کارنامە گشتگیرەکەی کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بایەخێکی تایبەتی بە توێژی موچەخۆر و گەنجان داوە. لە کارنامەی کۆمەڵ داهاتووە دەبێت موچەی فەرمانبەران هاوتای فەرمانبەرانی عێراق بکرێت و ئەو قەرز و پێشینانەی هاوڵاتی و فەرمانبەرانی عێراق پێیان دەدرێت پێویستە هاوڵاتی و فەرمانبەرانی هەرێمیش لێیان سودمەند بێت. بەڕاستی غەدرێکی زۆر گەورە دەکرێت لە هاوڵاتانی هەرێم جاری وا هەیە بێجگەلەوەی محرومیان دەکەن لەبەر قبول نەکردنی تەوتین، محرومیان کردوون لە پێشینی هاوسەرگیری، محرومیان کردوون لە پێشینی قەرزی بچووک، محرومیان کردوون لە چەندەها ئەو پێشینە و ئەو ئیمتیازاتانەی هەیە لە بۆ هاوڵاتی عێراقی، لە بۆ خەڵکی عێراق، لە بۆ موچەخۆرانی عێراق ئەوانەی دەرەوەی هەرێم خەڵکی خۆیان لێ محروم کردووە تەنها لەبەر بەرژەوەندی شخصی خۆیان بۆ ئەوەی معاشەکە لە دەستی خۆیانبی، لۆی خەڵک ببێ بە کۆیلیوان، بۆی خەڵک ئەگەر بە جیوان نەکا معاشیان ببڕن و بەکەیف خۆ تەلاعوب پێ بکەن. نوێنەرانی کۆمەڵ لە ڕابردوودا هەوڵی جدیان داوە بۆ ئەوەی موچەی موچەخۆران هاوتا بە بەغدا بکرێت و پێشینە و قەرزیان پێ بدرێت، بەڵام دەسەڵات ڕێگر بووە لە پرۆژەکانی. پەرلەمانتارێکی پێشووی کۆمەڵ دەڵێت کارنامەی کۆمەڵ بۆ پاڵاوتنی ئاوی ئەو زەریا لە داهاتەیە کە دەسەڵات کردوویەتە زۆنگاو. کارنامەی کۆمەڵ بۆ لەنگەر پێگرتنی ئەو کەشتیەیە کە هاوڵاتیانی هەرێم لە خۆ دەگرێت. ئەگەر سیر بکەین ئەو هەموو داهاتێکەوە هەیە کوردستان معلومتانە دەریایەکی بێبنە لە داهات لە ژێرخان لە سەرخان هەمووی هەرزێرە وڵاتانی دەوروبەرمان پێیخەنی بوون، بەڵام هاوڵاتیانی خۆمان لە ناویدا غەرق دەبوون. کارنامەی کۆمەڵ بۆ پاڵاوتنی ئەو دەریایەکەوە ئەو دوو دەسەڵاتە کردویان تەزەنەکا و هەروە بۆ لەنگەر پێگرتنی ئەو کەشتەیەکەوە هاوڵاتیەکانی ئەم کوردستانی تێدا سەرنشینن. بۆیە ئێمە دەمانەوێتەوە چاکسازیەکی ڕیشەیی بکەین. کۆمەڵی دادگەری لە ڕێگەی نوێنەرەکانیەوە لە بەغداد کاری کردووە بۆ جێبەجێکردنی هاوتاکردنی موچەی فەرمانبەران و پێدانی قەرز و پێشینەکان وەک مافێکی سەرەتایی موچەخۆران. بۆ ئەم هەڵبژاردنەش جەخت لە هەمان کارنامە دەکاتەوە و بەڵێن بە دەنگدەرانی دەدات وەک مافێکی سەرەتایی موچەخۆران کاری جدی بۆ بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.